لە ڕاستیدا هیچ ترسێ نییە و لێرەوە من ئاگاداری هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە گشتی سلێمانی بە تایبەتی یەکەم کە هیچ کێشەی نییە و هیچ مشکلەی لە سنوورەکان نییە و بە شەو و ڕۆژ کەلوپەل دێتە هەرێمی کوردستان ئەوانەیە لەبەر ئەوە ئەمە لەوانەیە چەند کەسێک لە ناوە بیانەیە بۆ بە فرسەتی بزانن ئەم هەلە بخۆزنەوانێ و ئەم مشکلەیە دروستکەن بەڵام وەکو ئەوەی کە من لێرەوە داری هەموو هاوڵاتیانەکەم کە هیچ کێشەیە نییە و هەموو شتێک ئاساییە و وەک کەلوپەل و پێداویستیی زۆری تەواویش ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و لە سلێمانیشا هەیە لەبەر ئەوە با هاوڵاتیان بیر لەوە نەکەنەوانێ و بۆ ئەوەی کەوا کۆمەڵێک خەڵک ئیستیفادە بکات لەوە ڕەنگە چەند دوکاندارێ یا چەند کەسێک ئەم دیعایە بکات بۆ ئەوەی کەوا کاڵاکانی بفرۆشێ ئەمە شتێکی باش نییە و ئێمە بە توندی ڕەتیەکەینەوانێ هەندێک کەسی ڕەنگە نەفز نزمیە هەندێک کەسی کەوا مەسەلە بەرژەوەندی تایبەتی خۆیان هەیە بێن ئەم دیعایە ناو بازاڕە بکەن و ئەمە بەڵام ئەوەی کە ئێمە بزانین هیچ شتێکی دەرەشی شک نابین و نەمان بیستوە کە بێ کار لەسەر ئەوە بکا کە کێشە بۆ هەرێمی کوردستان و بۆ سلێمانی دروستکات لەبەر ئەوە شتێکی وا لە ئارانیە با خەڵک دڵنیا بێتەوە با پەلاماری شت و مەگ نەیە و لە خۆیانی گران بکەن و ئەمانە شت ئەمەندە زۆرەوە ئێمە بەردەوام داواژەکەین بێت و ئاگاداری ئێمە کە لە کاتێکە لە هەموو مناسبەتەکانە ئاگاداری بازرگان و هاودەکارەکان لە جێژنەکانە لە ڕەمەزانە بۆەوەی کاڵا زیاد بێن بۆەوەی بە عەکسەوە کە کاڵاکە زۆر بوو سعری بەرز نابێت